بەناوی خوا سڵاوتانە بێ بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی دوانگەی خەڵک هاتمەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست بەڕێزان بەرنامەی دوانگەی خەڵک هەموو ڕۆژانێکی چوارشەممە دێتە خزمەتی ئێوە سەرنج و تێبینیەکانی ئێوە لەسەر تەوەرە گرنگەکانی هەفتە وەردەگرێت بۆەوەی کە ئێوەش لەسەر هەر ڕووداوێک قسەتان هەبێ و کۆمنت و تێچێنی تایبەت بە خۆتان هەبێت لەسەر ئەم بابەتانە بەڕێزان تەوەری ئەمڕۆی دوانگەی خەڵک بۆچی حکوومەتی هەرێم کێشەی سوتەمەنی و کارەبای پێ چارەسەر نابێت. ئەمە پرسێکە لە میدیادا زۆرجار دەوروژێندرێت. ئەمە بابەتێکە کە یەکەم جار نییە قسەی لەسەر بکرێت. دان و سەدان هۆکار بۆ چارەسەر نەکردنی کێشە و گرفتەکانی هەرێمی کوردستان هەن زۆر جار باسییان لێکراوە، بەڵام ئەمڕۆژ جارێکی دیکە ئێمە کردمان بە تەوەری بەرنامەی دوانگەی خەڵک بۆ ئەوەی کە ئێوەی خۆشەویستی پێ بدوێنین. ئایا هۆکارەکان چین؟ ئەو هۆکارە نەچین کە دەبنە هۆی ئەوەی کە ئەو قەیرانە یەک بە دواییەکانی کە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا دێن چارەسەر نەبن. ئەو قەیرانانە بۆچی تاوەکو ئێستا چارەسەر نەبوون؟ ئایا بەفیعلی ئەوەی کە بەشێک لە میدیا دەڵێت قەیران هەیە بەفیعلی لە هەرێمی کوردستان قەیران هەیە یاخود نا ئەوانە قەیران نین و بەڵکو بەهۆی دابەشبوونی هێزەکان و بەهۆی تێڕوانینیان و ململانەکانیانەوە بەشێکیان دەیەوێت لایەنەکەی دیکە خراپ وێنا بکە یاخود لایەنەکەی دیکەش دەیەوێت لە بەرامبەردا خۆی باش وێنا بکات و بڵێ دنیا شامی شەریفە و هیچ کێشێک لە ئارادانیە. بەفیعلی ئەگەر کێشەکان هەن پرسیارەکە لێرەدا هەیە بۆچی چارەسەر نابن؟ لە هەر وڵاتێکدا نخبەی حکومڕان ئەوانەی کە وڵات بەڕێوە دەبن لە بچووکترین کێشە و گیر و گرفتدا هەوڵ دەدەن کە چارەسەر بۆ کێشەکان بدۆزنەوە و بە زووترین کات چارەسەریان بکەن. ئەوەی کە بووەتە هۆی چارەسەر نەکردنی زۆربەی کێشە سیاسی و ئابووری و کێشە ڕامیاریەکانی هەرێمی کوردستان ئایا کەم تەرخەمی و گەندەڵی و پشکێنێ و ئیتر ئەم گروپ و ئەم گروپەی هەندێک لە لایەنە سیاسیەکان بۆ یاخود بەهۆی ململانی لایەنەکان بۆ هەندێکیان لە ڕقی هەندێکی دیکەیان چارەسەری ناکەن و بەشێکی باش لە وڵاتیانی هەرێمی کوردستان پشکی شێریان بەردەکەوێت وەک دەوترێ هەندێکیان لە ئەعلا عیلیینن و هەندێکیشیان لە ئەسفەلە سافلین واتە لە خواری خوارەوان. بەڕێزان من ئەمە بۆ ئێوەی خۆشەویست بەجێ دێڵم کە بۆچی حکوومەتی هەرێم کێشەی ئاو کارەبا کێشەی نەوت کێشەی کارەبای مۆلیدا کە وەک باز دەکرێت لە بەشێکی زۆر کەمی وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست لە ئێستادا شیوا هەیە مۆلیدە لە گەڕەکەکان بێت و ژانی هاوڵاتیان بشێوێنێت و تەندروستی هاوڵاتی بخاتە مەترسیەوە بەڵکو ئەم وڵاتانەی دەوروبەریشمان هەمویان هەرێکان لە ڕێگەیەکەوە لە ڕێمیکانیزمێکی گونجاوە ئەو کێشانی کارەبا و کێشەی ئاو کێشەی ئەوانەی کە ڕۆبەڕووی هاوڵاتیان دەبنەوە ڕۆژانە بەڕاستی کێشە سەرەتایەکانی ژیان حکومەت بۆی چارەسەرکردوون. بەڵام ئەوی کە جێگەی پرسیارە لێرەکانەداوە بووەتە جێگەی پرسی ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵکیەوە دەمانەوێت قسەی لەسەر بکەن بۆچی ئەم کێشانە چارەسەر نابن. دەمەوێت بەر لەوەی کا پەیوەندیەکانی ئەوەی خۆشەویست وەربگرم ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بکەم کە ئەو بەڕێزانە لە ڕێگەی سۆشیال میدیا و لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ڕێگەی لینکی پەیام.تیڤیەوە کۆمنتیان نووسیوە. یاسین قادر دەڵە وڵاتێک مافیا و گەندەڵ خاوەنی بن چۆن کێشەکان چارەسەر دەبن. محەممەد جەمال دەڵێت لەبەرەوەی تا ئەمان ئەم دەسەڵاتە بەڕێوە ببن هیچ کێشەیەک چارەسەر ناکەن. محەممەد عەلی دەڵێ خەتای خەڵکە خۆی دروستکەری ئەم حکوومەتەی ئیتر حکوومەت بێباکە. کەمال سورچی دەڵێت چونکە چێژ لە چەوسانەوەی خەڵک دەبینن. بۆشڕا محەممەد دەڵێت تا دز و گەندەڵ مابێت کێشەکان چارەسەر نابێت. حسێن محەممەد دەڵێت ئەگەر کێشەکان چارەسەر بکرێن ئەی چۆن داهاتی ئەم وڵاتە بخۆن. سەردار ستار دەڵێت خەڵک خۆی ئەمانەی هەڵبژاردووە دەبێت قەیرانەکانیش قبوڵ بکات. هێمن سعید دەڵێت تا دەسەڵات بەدەستی ئەم دوو بنەماڵەیەوە بێت چارەسەرکردنی کێشەکان زۆر زەحمەتە. یەکێک لەم بابەتانەی کە لە دوای هەوڵێکی زۆری هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە دوای ساڵی 2009 ئێستا جارجار لە میدیاکان باسیلیەوە دەکرێت ئەویش ئەوەیە کە بەشێک لە وڵاتیان تەواو ناومێد بوون لە پرۆسەی چاکسازی. زۆر جار دەڵێن ئەگەر بێت و ئەم دوو بنەماڵەیە بەڕاستی گیر و گرفت و کێشەکانی وڵاتیان چارەسەر بکەن
ئەوە دەسەڵات و کورسی دەسەڵات لە خۆیان مبارەک بێت و تا بۆ ئەوان بێت، بەڵام لە دەرەنجامی ململانەکاندا هاوڵاتیان وەک لە 8 ساڵی ڕابردوودا بوونە قوربانی چیدی کە ئەزیەت و ئازار و قوربەسەری نەخۆن. بەڕێزان هەر لەسەرم تەوەرە بەر لەوەی کە پەیوەندەکانی ئەوەی خۆشەویست زۆر بگرم، هاوکارانم ڕاپۆرتێکیان ئامادە کردووە کە تیایدا باس لە هۆکارەکانی چارەسەر نەکردنی یاخود چارەسەر نەکرانی کێشەکانی هەرێمی کوردستان دەکات. بابێکەوە بینەر و بیسەری ڕاپۆرتەکە بین، دواتر دەگەڕینەوە. لە ماوەی 28 ساڵی حکومڕانی دەسەڵاتی کوردیدا هەمیشە نەبوونی سوتەمەنی و کارەبا بۆ دەگرفتێکی گەورە و بەرۆکی هاوڵاتیانی گرتووە. بگرە زۆر جار بۆتە دێوەزمەیەک هەمیشە وەک سێبەر لە 4 وەرزەی ساڵدا بە دوای هاوڵاتیاندا ڕائەکات. ئەگەر بوونی کێشەی سوتەمەنی و کارەبا پێش ڕوخانی ڕژێمی بەعز بیانیۆکی هەبوو بێت، ئەوە دوای ڕوخانی ڕژێمی ناوبراو ئەو بیانوەش نەماوە. هەرێمی کوردستان خۆی بۆتە خاوەنی بودجە و نەوتی خۆی و بە ڕێژەیەکی زۆریش نەوتی هەناردەی دەرەوەکات. بەڵام حاڵی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ خراپتر ئەبێت و کێشەی کارەبا و بانزین و نەوت بۆتە ڕۆتیناتێکی ڕۆژانەی ژیان ناتوانن لێ دەرباز بن و حکومەتیش هیچ ئەرکێکی نەگرتەوتە ئەستۆ. هەموو شارەکان لەسەر هاوڵاتیانە. لەگەڵ نزمبوونەوەی پلەی گەرما لە ئێستادا نەنەوتی سپی وەکو پێویست دابەژەکرێت و نەکارەباش وەک پێویست ئەدرێت بە هاوڵاتیان. بۆیە لە ئەڵقەیەم جاری بەرنامەکەتان گوێویستی ڕاو سەرنجی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەبین سەبارەت بەوەی بۆچی تا ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانیوە کێشەی نەوت و سوتەمەنی و کارەبا چارەسەر بکات. بەڵە بەڕێزان، ئەوەی کە بینیتان ئەم ڕاپۆرتە بوو کە هاوکارانم لەسەر هۆکارەکانی چارەسەر نەکردنی کێشەکانی هەرێمی کوردستان بە تایبەت کێشە خزمەتگوزاریەکان ئەوانەی کە هاوڵاتیان لە ژیانی ڕۆژانەیاندا ڕۆژانە پێویستیان پێی هەیە کەمێکی لێ ڕوونکرایەوە وەک دەوترێت مەتنێکی لە شەرحێکی زۆر لێ باسکرا. زۆر جار ئەم پرسیارە ڕووبەڕووی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەبێتەوە، ئەوانەی کە لە خولەکانی ڕابردوو حکوومەتیان لەبەردەستدا بووە کاتێک کە بە تایبەت بەرپرسانی کارەبا کە پرسیاریان لێ دەکرێت بۆچی کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان چارەسەر نابێت، کاتێک کە لە وەرزی هاویندا پرسیار لە بەرپرسان دەکرێت هۆکارەکەی زۆر جار دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە لە وەرزی هاویندا بەهۆی ئەوەی کە ئامێرەکانی کارەبا و ئامێرەکانی فێنکەرەوە کارەباکی زۆریان دەبێت، بۆیە لە وەرزی هاویندا بڕێکی زۆرتر کارەبا وڵاتیان بەکاری دێنن. ئەوان پێشبینی ئەوان کردووە کە و خەمڵاندنی ئەوان کردووە کە کارەبای تەواو بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکەن، بەڵام ئەم زیادەی کە بەهۆی ئامێرەکانی کارەباوە ڕوبەڕووی ئەوان دەبێتەوە زۆر جار گرفتیان بۆ دروست دەکات و دەبێتە هۆی کەمی پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان. زۆر جار لە وەرزی زستاندا ئەم پرسیاران لێ دەکرێت، بە تایبەت لە وەرزەی ئێستا کە مانگی ڕێبەندانە و کوردەواری وتەنی لە چلەی زستان داین. کاتێک کە پرسیار لەم وەرزەدا لە بەرپرسانی ئەم کەرتە دەکرێت، بە تایبەت کەرتی کارەبا مبەڕیرێکی پێچوانەی هاوین دێنەوە دەڵێن بە هەمان شێوە ئامێرەکانی گەرمکەرەوە لە وەرزی زستاندا کە هاوڵاتیان بەکاری دەهێنن کارەباکی زۆریان دەبێت و بە هەمان شێوە کارەبا چارەسەر نابێتەوەتە بەم پێیە بێت نە لە وەرزی هاوین و نە لە وەرزی زستاندا کارەبا چارەسەر نابێت کەواتە ئیتر ئێمە دەبێت دەست لە چاکبوونی کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان هەڵبگرین. ئەگەر پەیوەندیمان لەگەڵ بێت من گوێم لێ نییە هاوکارانم. بەڵە بەرەزان، ئەوەی کە لە ئێستادا هاوکارانم ئەگەر پەیوەندی هەیە پێم بڵێن، وا دیارە سەماعەکەی گوێی من گوێم لە هیچ دەنگێک نییە. سڵاو لێبێ بەڕێزم. هەموو کاتێکتان باش گیانی من. بەڕێستان لەسەر تەوری بەرنامەکە چیتان هەیە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاس. لەسەر تەوری بەرنامەکە بەڕێستان چیتان هەیە؟ پێتان وایە کە بۆچی کێشەکان جا لە کێشە سیاسیەکان کە ڕیشەیەکی قوڵ و دوور و درێژیان هەیە، بەڵام بۆچی کێشە خەدەمیەکان خزمەتگوزاریەکان کە مافی هاوڵاتیانن لە هەرێمی کوردستان چارەسەر ناکرێن؟
هم هاوڵاتی هم حکوومەتە بەڵێ بەڵێ هم حکوومەتە چونکە خەڵک هەتای خۆتی خۆشاندان ناکات بێ خۆشاندان بکەیت وەکو بەفرە وەکو بەغداد هەموو جمعایە بێ خۆشاندان بکەیت وانی زۆر باشە پێتان وایە کە بە خۆپشاندان گرفتەکان چارەسەر دەبن ئەی لە دوای ساڵی 2009 ئێمە بینیمان کە لە هەرێمی کوردستان زۆر خۆپشاندان کە ماوەی 65 ڕۆژ هاوڵاتیان لەسەر شەقامەکان دروشمی جۆرا و جۆریان بەرز کردەوە بەرامبەر بەدەسەڵات ئایا گرفت و کێشەکان چارەسەر بوون ئایا پێویستمان بە خۆپشاندان یاخود پێویستمان بە یەکدەنگی و تەبایی و لێکەوە نزیک بوونەوەی لانەکان هەیە بە فیعلی و دڵسۆزی نواندن بەلان هەموویانەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان هاوڵاتی چی کێشەیە بکات بەڵێ پێتان وایە کە هۆکارەکانی چارەسەر نەکردنی کێشەکان چی؟ کێشەکانەوە تا خزمەتگوزاری نییە کارەبانی ئاو نییە بەڵێ قڕ و خۆرتاوە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێستان دیارەکە دەنگی هاوکارانم بە من ناگات بە فعلی ئەم پەیوەندیانی کە دێن نازانم ناوەکانیان ئەگەر ئەم گرفتن بۆ چارەسەر بکەن هاوکارانم سپاسیان دەکەم بەرەوەی کە پەیوەندیەکان وەربگیرێن دەمێ بچمە لای بەشێک لەو کۆمنتانەی کە ئێوەی خۆشەویست لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک داتان ناوە حسێن محەممەد دەڵێ ئەگەر کێشەکان چارەسەر بکرێن ئەی چۆن داەتی ئەم وڵاتە بخۆن سەردار سەر دەڵێت خەڵک خۆی ئەمانەی هەڵبژاردووە دەبێت قەیرانەکانیش قبول بکات هێمن ساید دەڵێت تا دەسەڵات بەدەستی ئەم دوو بنەماڵەیەوە بێت چارەسەرکردنی زۆر زەحمەتە بەڵێ یوسرا کەماڵ دەڵێت لە ماوەی 28 ساڵدا چارەسەر نەکراوە تازە چاوەڕێی چیان لێ دەکرێت یوسف سەرکۆ دەڵێت چارەسەرکردنی چی ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار بەڕێزان گیر و گرفت و کێشەکان لە هەرێمی کوردستان باوەز لە کێشە سیاسەکان بێنین کێشە گەلێکی یەکجار زۆری دیکە هەن لە هەرێمی کوردستان کە چارەسەر نەکراون ئەوانەی کێشەی خەدەمین زۆر جار باز دەکرێت بەهۆی ململانین ناشەریفانی نێوان هێز و لایەنەکان کاتێک کە حزبێکی سیاسی وەزارەتێک وەردەگرێت ئەو خزمەت گوزارانەی کە دەنگی هاوکارانم بە من ناگات ئەگەر چاوەڕێ ئەوە بن زۆر جار باز لەوە دەکرێت کە حزبێکی سیاسی ئەگەر بێت و چاوەڕێی ئەوە بێت لە ڕێگەی ئەو پۆستەوە بەڵێ ئێستا دەنگی هاوکارانم بە من دەگات پەیوەندیەکان بەڵێ کێمان لەگەڵ هاوکارانم باوکی ڕۆمان لەکوێوە دەبازیانەوە باوکی ڕۆمان لە بازیانەوە سڵاوتان لێبێت بەڕێستان سەرنجتان چێ لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون سڵاو لە بەڕێز مامەساگیان دەستخۆشی ئەو تەوەرە جوانە لێکم ڕێز خۆشەویستی بۆ هەموو کارمەندانی کەناڵی پەیام زۆر سپاس بەڕێزەکەم بۆچی حکوومەت یاگەر کێشەی سوتەمەنی و کارەبای پێ چارەسەر ناکرێت برا شیرینەکەم پێم وا بێ میلەتی کورد کێشەی زۆر لەوە زیاتر هەیە نەگەر سوتەمەنی و کارەبا برا جوانەکەم حکوومەت نییە حکوومەتێکی بێپیلانە حکوومەتێکی بێ بەرنامەیە کەم تەرخەمە پێ هەڵوێستە لە هەموو قۆلاقەکانە برا جوانەکەم من پێم وایە ئەمانە لە حکومڕانی بوونەتەوە یعنی بە قەنەعەتی من نەئەزانن حکومڕانی بکەن نەئەتوانن بشیکەن و بای جوانم هیچ باکیان بەهی نییە بە خەڵکی هەرێمی کوردستانەوە زستان بەرە کۆتایە ڕۆ ئەوانەیان توانێت تەنها یەک لە ترێنەوە بنە هاوڵاتیەکانی خۆیان هاوڵاتیە چەندها ساڵە لە پێناوانە شەیدی قوربانی ئەدا و لە کاتی هەڵبژارن خەڵکی نەخۆش بە کۆڵە بەر بۆ سەر سنووقی دەردان بۆیان بەڵام ئەوان هیچیان لە بەرچاو نییە برای بەڕێزم من وەکو هاوڵاتیەک داوا لە پەیامەکەم داوا لە کۆمەڵی ئیسلامیەکەم لە هاوشانی بزنەوەی گۆڕان هاوشانی حیزبەکانی دوور لە دەسەڵات ڕژاری ئەو حکومەتانەکان لەبەرەوەی هەمان حکومەت و هەمان دەسەڵاتە زۆر بەدڵنیایەوە جاران چۆن شکستی خوارد ئەم جارە خراتر شکستێنیە لەبەرەوەی کارکتەرەکانی نەشارەزان خەڵکی نەشارەزان لە ڕووی لە هەمووی ڕێکەوە زۆر باشە ئەم هێزانەی کە بەڕێستان ناوت بردن وەک هاوڵاتیەک لە 4 ساڵی ڕابردوودا بەشداری پێکەنانی حکوومەتیان کرد و زۆر جار باز لەوە دەکرێت کە دەیانەوێت لە 4 ساڵی ئایندەشدا بەشدار ببن بە فیعلی ئەگەر چارەسەری کێشە سەرەتایەکانی هاوڵاتیان نەکەن هەر هێزولانێکی سیاسی بەشداریکردنی لە حکوومەت چی دەگەێنێت؟ مامەساگیان
ئەزانی کێ مەزۆرەکە برای بەڕێزم ئەم دوو لایەنە سیاسی کە دەسەڵاتیانێ و هێزیانێ و پارەیان لایە پارە و دەهاتی ئەم هەرێمەیان لایە ئەوان خوان چاکسازیان پێ ناکرێ و ناشانەی بیکەن و ڕێگا بە حیزبەکان دەرەوەی خۆشیان نادەن ڕێگا بە ئۆپۆزیسیۆن نادەن من زۆر لەوە دڵنیام کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان ئەگەر بشنا حکومەتەوە هەر پۆست وەزارەتی وەگرن پڕ بە پڕی و ئەو پۆست وەزارەتە خزمەت بە خەڵکەکەن بەڵام بەداخەوە هاوڵاتیاری ئێمەش ناتوانین بگەنە ئاسێکی وا کە ئەم دوو لایەنە بگەێنە دەسەڵات دووسکەی دەسەڵات هەتا بۆیان نەرسێ بزان چێ خزمەتکاری خەڵکە و چێ وڵاتاڵان و کاولەکە دەستخۆشی بەرنامەکە لەگەڵ سەرکەوتوو بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێستان سپاس بۆ ئێوە سپاس بۆ هاوکارانم بۆ چاکردنی ئەم گرفتانە بەڕێزان دەمەوێت جارێکی دیکە بچمەوە لای کۆمنتەکانیەوەی خۆشەوی سەردار سەردەڵێت خەڵک خۆی ئەمانی هەڵبژاردووە دەبێت قەیرانەکانیش قبول بکات هێمن ساید دەڵێت تا دەسەڵات بەدەستی ئەم دوو بنەماڵەوە بێت چارەسەرکردنی کێشە و گیرروگرفتەکان زۆر زەحمەتە یوسرا کەمال دەڵێت لە ماوەی 28 ساڵە چارەسەر نەکراون تازە چاوەڕێی چیان لێ دەکرێت گوێم لێ نیە هاوکارانم ئەم گرفتەم جارێکی دیکە بۆ دروست بۆتەوە ئەگەر پەیوەندی هەبێت من گوێبیستی دەنگی ئێوە نیم بەڕێزان پێشتر ئاماژەم بەوە کرد بەڵێ بەڕێزان دوای ئەم ناوبەڕە هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کە دەگەڕێنەوە ئازیزانم دووبارە سڵاوتان لەبێت هاتینەوە خزمەتی ئێوەی خۆشەویست لە دوانگەی خەڵک بۆ دواندنی ئێوە بۆ وەرگرتنی سەرنج و تێبینیەکانی ئێوە لەسەر تەوەری بەرنامەکە کاک هاوار لە هەولێرەوە لەگەڵمانەکە کاوار سڵاوت لێبێت بەڕێستان سەرستان چیە لە سەر تەوەری بەرنامەکە بۆچی قەیرانەکان بۆچی کێشەکان لە هەرێمی کوردستان چارەسەر نابن دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بەڵێ فەرموون والله بەنسبەت کێشەی سوتەمەنی و کارەبا هەرەوەندە نیە کێشەی خەڵکەی کێشەی خەڵک زۆر زۆرە بەڵێ کێشەکانی هاوڵاتیان چی دەستخۆشی لە حکومەتیش دەکەم بەڕاستی بەڵێ بۆچی بەڕاستی حەز دەکەم زۆر زۆر لەوەی خراپترمان لێ بکەن لەبەرەوەی هەر بەدەنجی مەچوویتە سەر ئەو کورسی بەدەنجی ئەو 45 کورسی هینایە بوویتە حکومەت ئەجێ خەکەوە سەوتین دادی مادان ئەگەر خراپە لەو سەوتین بێ مستحقە ئەگەر خراپە بسەوتی نادەبێ سەوت دەدەمە یەکەچکە سەوت دەمە نەوەی نوێ سەوت دەمە گۆڕان سەوت دەمە کۆڵ سەوت دەمە یەکگرت و هەر دارەیەکەچی دەکەم حکومەت
پێتان وایە کە لۆ هەموو جارێ یعنی ئیلا پارتی دەرسی پێتان وایە کە دەنگدان بەو هێزانی دیکە چارەسەری ئەم کێشانەی هەرێمی کوردستان دەکات ساریکە هەر یەکەمە یعنی دەرێ ئیش کەمیا ئیش نەکەم هەر یەکەمە کاکاوار پێتان وایە کە دەنگدان بە غیری هێزەکانی دەسەڵات کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر دەکات طبعا کو چارەسەر نابی ئەمریکا گەورەترین وڵاتە بەو نەوعی پێشکەتیە هەر جارە یەکێک دەتە سەرۆک ئەو لە زدیوی ئیشی باشتر دەکا وڵاتەکە پێشکەتیە بەس ئێستا پارتی مەسەلەن چۆر دەزای ساریکە دەردەتی ئەو دە ئیشی بکایان نەکا هەر یەکەمە یعنی لۆ خۆی دەریان هە دەردەچم هەر خەڵکم دەدرێتێ ئەو دە ئیش بکەم قەیرانی چارەسەر کەم چارەسەر نەکەمە دەردەچ خەرکە زۆم داتێ لێ دەستخۆشیان لێ دەکەم دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندێکی بەڕێستان کاکاوەر لە هەولێرەوە باوکی محەممەد لە بازیانەوە لەگەڵمانە باوکی محەممەد سەڵاوتان لێبێت سەرنجی ئێوە چیە لەسەر تەوەری بەرنامەکە فەرمونون بەڵاوکاران مامەشە بۆ دەکەن کە باوکی محەممەد پەیوەندیەکەی پچڕا تەمەنا دەکەین کە بەڕێزیان بتوانێت پەیوەندی بکاتەوە و سەرنج و تێبینەکانی خۆی بڵێت بەڕێزان سندوسخان لە سلێمانیەوە لەگەڵمانە سندوسخان سڵاوت لێبێت فەرمونون باشمەوە فەکارزان زۆر سپاس بە بەڕێستان وڵی لەسەر تەوەری بەرنامەکە بەڕاستی ئەڵێم خەڵکی هەرێمی کوردستان لەباتی ئەوەی چاوەڕێی شتی زیاتر لە حکوومەتی هەرێم بکەن کە قەیرانی سوودەمەنی و قەیرانی کارەبا شتێکی کۆنا ئێمە بێ چاوەڕێی سوپایزە گەورەکانیان بکەین کە لە تێگەنانی کابینەی نوێی حکوومەتاکەیشا پێک ناتون لەسەر شەڕە پۆستیانە لەسەر ئەو کابینە نوێیە ئێمە بێ چاوەڕێی ئەو سوپایزانە بکەین کە قەیرانی تازە سپۆنسەری ئەم کابینە نوێیە کات نەک قەیرانی سوودەمەنی و کارەبا کە 27 ساڵە خەڵکی هەرێم بەدەست پێناڵێن باش سندوس خان پێتان وایە کە لەم شەڕە پۆستەی کە بەڕێستان ئاماژەی پێ دەکەن هیچ خەیاڵێک لە لای بەرپرسە حزبیەکان بێ بەوەی کە خێرێک بە هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتی هەرێمی کوردستان بکەن و بیریان لای سوتەمەنی و بیریان لای قەیرانەکان و نەبوونی کار و دەیان و سەدان گیر و گرفتی دیکەی هاوڵاتیان بن نەبوونی ئیش و ئەو بابەتانە هەبێت بەڵام پێم وتی ئەو قەیرانی کە لە هەرێمایە ئەوان ئەگەر خەیاڵیان لای ئەو وایە لە 26 ساڵیان توانی چارەسەری ئەم کێشانە بکەن بەڵام ئەوان دیارە خۆیان و خانەوادەکانیان لە ژیانێکی هایلایڤان و تەنەها بزنسیان هەیە لە دەروی وڵات ئەوەی کە بە خەیاڵیان هەیە ژیانی فەقیر و هەژاری وەکو کوردە کەیفە تەسەورەکەم لە سایە 90 خەڵکی کورد بەدەست قەیرانی دایە و ئەناڵێنێت کە قەیرانێکی زۆر گەورەیە کە تووشی خەڵکی هەرێمیان کردووە کە قەیرانێکی دروستکراویشە لەمانکەدا وە قەیرانی دارایی تەنیا قەیرانێکی بچووکە ئێمە تەنها قەیرانی ترمانێ لە هەرێمە وەکو خۆ ئاماژەی پێکەی قەیرانی کارەبا قەیرانی سوودەمەنی ئێمە تەنانە ئێستا لە دەوام ئەگەر باسی دەوام کەی من خۆم وەکو خوێندکارێک لە دەوام سوودەمەنیمان نییە ڕۆژانەکە خۆمان تێگەنکەینەوە کە سەرەتاییترین مافی خوێندکارێکە لە قوتابخانەیە سوودەمەنی تێبێت لە مۆرجزستانەیە بەڵام ئەوی کە خۆیان باکیان پێێنی قوتابیەکانی خۆیان لە دەروی وڵات لە زانکۆکانی دەرەوە شەهادەی نێو دەوڵەتیێنن ئێمەش لێرە وەکو مناڵی هەژارەکان مەجبورینەوە قوتابخانە حکومیانە کە سەرەتاییترین مافمان پێ نادەن مەجبورین بخوێنین. بەڵێ سپاس بۆ سندوسخان لە سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان کاکەنگاو لە چۆمانەوە لەگەڵمانە کاکەنگاو سڵاوتان لەبێت. السلام علیکم. عەلەیکم السلام. دەستخۆشی و بەرنامەیەک یەکەم کاکارزان ساڵ ڕێزم هەیە بۆ تۆی بەڕێز و بۆ هەموو کارمەندانی بەڕێز و بینەرانیش. سپاس بۆ تۆش کاک هەنگاو بەڕێستان چی کۆمنتێکتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون. بەڕاستی ئەم خەڵکە کە بەخۆ ئەمانەیان دروست کردووە ئەم خەڵکە ڕاپەڕینی کرد کە ڕاپەڕینیشی کرد دەبووە لێپێچینەوەش هەبا دەبووە ئەو کەسانەشان سزادا بە کە گەندەڵی دەکەن یاخود ئەو داهاتی ئەم وڵاتە نادیارە بێ لە پێناو بەرژەوەندی خۆیان سەرفەکەن ئەوە ئەگەڕێتەوە سەر خەڵک چونکە خەڵک ئەگەر هەموو یەک بی چونکە ئەگەر لە ڕاپەڕین خەڵک هەموو یەک بوون توانی ڕژێمی بەعەز ڕاما بکات بەڵام ئێستا شەوە ئەگەر خەڵک هەموو یەک بی دەتوانیت ئەم دەسەڵاتە وەلا بنێ دەسەڵاتی عەدالەت دروست بکات کە دەسەڵاتی عەدالەت پێویستە لە وڵات ئەگەر عەدالەت نەبوو وڵاتەکە بەرەو هەڵدێردەچی ئێستا دەبینین کێشەی کارەبا کێشەی سوتەمەنی و کێشەی ڕێگاوبان ئەوە ئێستا لە مەتیقەی دەبینین ڕێگە سەرچەکان 28 ساڵە داهاتی سنووری ئاجی ئۆمەران دەبەن و دیار نییە
ڕێگای سەرچوشی ڕێگای 100 ساڵ پێش ئێستاە ئایا ئەگەر خەڵکی ناوچەکە هەموو یەک بووایە مەرامی عیزبایەتیان بەکارنێهێنابا دەیتوانی ئەم ڕێگا سەرچیانەش ئەم داهاتە نەڕوە کەس نەی بە هەتاکو و ڕێگاکە پێچارەسەر دەکرێت ئەوە لەلایەشکەوە دەبینین خەڵک لە هێڵی هەژاریدا ئەمە تەماشا دەکەین هیچ ئیشک نییە لە وڵات. بەڵێ سپاس بۆ کاکەنگاو سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانی بەڕێستان لە چۆمانی خۆشەویستەوە. کاک محەممەد لە سلێمانیەوە دەمێکە لەسەر هێڵی پەیوەندیە سڵاو لێبێ کاک محەممەد بەڕێستان چیتان هەیە فەرمونون. سلام علیکم سڵاو بۆ بەڕێستان کاک محەممەد لەسەر تەوری بەرنامەکە بەڕێستان چیتان هەیە پێتان وایە کە مامەساکیە من لەسەر تەوەرە هیچ هینێکم نییە هیچ داواکاریەکم نییە من وەکو مامەساکی ئاینی شتێکی ئەمەی ڕایگەێنمە بەڕێستان. بەڵە فەرمونون. مامەساگیان من ئێستا حالەن وەکو ئێستا کە سەدای نەخۆشم کردو لە خستخانەی تەوارەگەی سلێمانیە حالەن لە خستخانەی تەوارەگەی سلێمانیە شتێک کەوتووە 16 دەفتەریتی ئەچی حالێن ئێستا لە خستخانەی تەواری و هەموو دکتۆرەکانیش ئاگادارن و چاودێری دکتۆری لەسەرە دکتۆرەکان لە سا 50 بەدان ئەم خوشکە بەرەزە 16 دەفتەریتی ئەچێ لێرەوە لەم کەناڵۆ پێتانە بڵێم لەبەر خاتری خوا لەبەر خاتری ئەو ئەڵایە ئەم خوشکە بەرەزە بەشکم بگەن بە مسلمانان بێن بەهانای ئێستا حالێن لە تەوارەگەی سلێمانیە هانای بۆ خوا و هانای بۆ مسلمانان هێناوە دەستپێچ ماوە خۆشکە زۆر خراپە یعنی بە چاوەگانی خۆ ببینیش ینی ئەمە ناخۆشە حەزەکەی نێشی بینی بەڕوا بک ئەمەنەژی ینی وەزێکی زۆر خراپیە داوا لە مسلمانانەکەم لێرەوە تکاتان لێەکەم بێت بەهانە ئەو ئێستا حالێن لە خستخانەی تەوارەکەی بەجێ چاودێری دکتۆرایە بەڵێ کاک محەممەد زۆر خراپە یعنی کاک محەممەد سپاس بۆ ئەم خەمخۆری تۆ سپاس بۆ ئەم هەستە مرۆڤ دۆستانی تۆ کە لە ناخی تۆدایە کە ئەم ئیحساسە لە ناختاندایە بەرامبەر بە هاوڵاتیەک هاو نیشتیمانیەکی ئەم وڵاتەکە نەخۆشە و پێویستی بە چارەسەر هەیە بەڵام داوا لە هاوکارانم دەکەم کە ژمارەی مۆبایلەکەی بەڕێستان وەربگرن و هەر بەڕێزێک دوای بەرنامەکە ویستی هاوکاری ئەم نەخۆشە بکات بۆی خۆیان بەدواداچوون بکەن و ژمارەی ئێوان پێ بدەن بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ خۆیان نەخۆشەکە ببین و بە گوێرەی توانای خۆیان چارەسەری بکەن و بەڕێزیشتان دەتوانن سەردانی بەشێک لەو ڕێکخراوە خێرخوازیانە بکەن کە لە شارەکەدا هەن بەڵکو هیمەتێک بکەن و خوا پاداشتی هەموو لایەکتان بداتەوە بەڕاستی کارێکی تەواو مرۆڤ دۆستانەیە. سپاس بۆ هەستی بەڕێستان کە ویستان بەشدار بن لە بەرنامەکە و ئەم پەیامە پیرۆزەتان با وڵاتیان گەیان. بەڵێ هاوکارانم پەیوەندی دیکەمان لەگەڵدا هەیە. بەڵێ بەڕێزان بۆچی حکوومەتی هەرێم کێشەی سوتەمەنی و کارەبای پێ چارەسەر ناکرێت؟ ئایا پێی چارەسەر ناکرێت یاخود لە ساڵی 92 لە دوای پێکەنانی یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم حکوومەتی خۆماڵی لە هەرێمی کوردستان هەندێک جار وەزارەتی کارەبا دراوە بە جاران لە ئاواییەکدا لە گوندێکدا زۆر جار ئەمبەر و ئەمبەر هەبووە ئێتر زۆر جار کێشەکان لە بینی هەردوو ولادا نەگەیشتوونەتە ئەنجام ماونەتەوە ئەو کاتە کە ئەولایان کردو بە کوێخا بۆ چارەسەرکردنی کێشەیەک لەبەر لایەنەکەی دیکە بەجێ هێشتووە کاتێک کە ئەمان بووە بە کوێخا لەبەر لایەنەکەی دیکە جێ هێشتووە ئایا کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان لە بەرەمە چارەسەر نەبووە کاتێک کە وەزارەتی کارەبا لەم بەر بووە بۆ ئەوی ئەو بەرجی هێشتووە یاخود کاتێک کە وەزارەتی کارەبا لەم بەر بووە بۆ تەڕەفەکەی ئەولا بەجێ هێشتووە هەر چیەک بێت ئەوەی کە گرنگە و ئەنجامەکەی ئەوەیە کە وڵاتیان دەبینن کارەبا نییە لەم سەرمایەدا. کاک فریاد لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک فریاد سڵاو لەبێت. باشی کاکەجان زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک فریاد بنسبەت کارەبایەوە بەرنامەیە بەگشتی قەیرانەکانی هەرێمی کوردستان بۆچی چارەسەر نابن؟ کارەباش وەکوێکێک لە قەیرانەکان بەگشتیان بەس بەنسبەت کارەبایە. حەز دەکەی کۆمنتەکەی بەڕێستان باتەنها لەسەر کارەبا بێت. کارەبا بخۆی حکوومەتی هەرێم لە بەڵێ برات حکوومەتی هەرێم لە قەیرانێکی زۆر قوڵایە و دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بۆ ئەو کارەبایی کەوا دابینێکە ئەگەر بێت و قەیرانەکان هەموو چارەسەر بکرێ لەوانەیە خەڵکێکی زۆر بێشکار بێ مەسەلەن بۆ نمونە ئەو شێرکاتانەی مۆلدەی گەورە دێنن لە ئەوروپا ئەوانیا شێرکاتەکانی بەرپرسەکان یاخود ئەوانەی مۆلدەی گەڕەکان
ئەو هەموو گەشتکاری زیاترێ دەگەبێ و کێشە کارەبا چارەسەر بکرێت حکوومەت خۆ بەرنامەیە بۆ ئەوەی کەوا کێشە چارەسەر نەکرێت قەیرانەکان زۆر بێ خەڵک هەموو مێشتی مەشغول بێت ئاگای لە هیچێک نەبینێ ئەگەر حکوومەت بێ ئەو کێشانە چارەسەر بکەوە ئەوێ پەرداکە ئاو بخاتەوە ئەتوانێت لە باسی سوتەمەنی بۆ وێزگە گەورەکانی کارەبا ئەتوانێت غاز دادی بکات غاز سەمسەماڵ هەموو غازە دەکەرکووکەوە غازێ سەمسەماڵە ئەگەر هەر ناگاز خۆ گاز زۆرە بەس ناوێت چارەسەری بکە آخر هۆکار چێکە نایهێت خەڵکەشکەوا دەنگی بەوەنداوە پیرۆزیان بێت وانە ئەو حکوومەتیان پیرۆز بێتەوە ئەوە بەڵێ هۆکار چێکە حکوومەت نایهوێ مەگەر ئەوان هەڵقڵاوی ناو کۆمەڵگەی کوردی خۆمان نین مەگەر ئەوان هاوڵاتیان خۆیان دەنگیان پێنەداون کە بستنە و شوێنانە مەگەر ئەوان بە زمانی شیرینی کوردی قسە ناکەن ئەوان لەو وڵاتەدا ناژین خۆ دوجار کە کێشەی کارەبا چارەسەر دەبێت کێشەی ماڵەکەی خۆشیان چارەسەر دەبێت کە کێشەی سوتەمەنی چارەسەر دەبێت ویژدانیان ئاسوودە دەبێت ئەگەر خۆشیان هەیان بێت و لە ئاستێکی باڵادا بن کە بەتەکید مەسوولی هێزە سیاسەکان هیچیان کێشەی سوتەمەنیان نییەوە کارەباشیان نییە بەبێت جیاوازی بەشێکی زۆر لە هێزەکان بەڵام خۆویژدانیان ئاسوودەترە کاتێک کە دەبینن کە جیرانەکانیشیان هەیە هەوڵەتیان ڕاکێشێ ئەو کارەبانەیەکەوە مەسەلەن بۆ قوتابخانەکان 24 کاتژمێر لەو کارەبایان ڕاکێشاوە بەبێ ئەوەی سعات پێوەرش ببەستن ئەوان ئاگان لە کارەبا نییە ئەوانە براتە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەیتەوە مادام خەڵک دەنگی بەوەنداوە با ئەو حکوومەتە پیرۆز ئەو خەڵکە بێ بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستا بەڵێ بەتەکید ئەوانەی کە دەنگیان بەوەنداوە ئەوانەی کە دەنگیشان نەداوە هەمویان هەر دوجار بێکارەبان ئەوەی کە گرنگە ئەوەیە بۆچی ئەم کێشانە چارەسەر نابن تەنها کارەبانیە زۆرێک لە کێشەکانی دیکە بەڵام ئەمانە هەر وەک تەوەرێکی بەرنامەدامان ناوە گەرنا بەڕاستی ڕێگوڕشەیەکی یەکجار زۆر قوڵیان هەیە دەمانەوێت جارێکی دیکە بیری ئێوەی خۆشەویستیان بینینەوە و سەرنجی ئێوەی خۆشەویستی لەسەر وەربگرین بۆەوەی کە خەیاڵی هاوڵاتیان وەکو بەشێک وەکو جوزئێک لای ئەم شتانە هەر بمێنێت و بزانن کەم کێشانە تاوکو ئێستا چارەسەریان نەدۆزراوەتەوە چارەسەر نەکراون بەڵام لە واقعدا بەڕاستی هۆکارەکان کوردوەتەنی وەکو مانگی چواردە دیارن هەموو هێزوولانە سیاسیەکان خۆشیان دەزانن کێشەکان بۆچی چارەسەر نابن بەڵام دوجار هاوڵاتی باجەکە دەدات و نخبەی ئەوانەی کە لە نێوان ململانەکاندان بەڕاستی زەرەر ناکەن چونکەوان کێشیان نییە ئەوان ململانێکی دەستە و یەخەی درێژخانی مێژووی کە شۆڕ بۆتەوە تاوکو ئێستاش دەکەن و ئێستاش بەردەوام و لە داهاتووشدا بەردەوام دەبن ئەگەر دۆخەکەم بەم جۆرە بڕوات دوجار هەر هاوڵاتی هەژار و کەم دەرامەت بەزەرە لەم هاوکێشانە دێتە دەرەوە بەڕێزان دەمەوێت جارێکی دیکە ئاماژە بەو کۆمنتانە بکەم کە ئێوەی خۆشەویست داتان ناوە یاسین قادر دەڵێت وڵاتێک مافیا و گەندەڵ خاوەنی بن چۆن چارەسەری کێشە و گیر و گرفتەکان دەکات محەممەد جەمال دەڵێت لەبەرەوەی ئەمانە هوتامان ئەم دەسەڵاتە بەڕێوە ببن هیچ کێشەیەک چارەسەر نەهەبن محەممەد علی دەڵێ خەتای خەڵکە خۆی دروستکەری ئەم حکوومەتەیە ئیتر حکومت لە خەڵکی خۆی بێباکە کەمال سورچی دەڵێت چونکە چێژ لە چەوسانەوەی خەڵک دەبینن بەڵێ فەرمونون ڕاستخان لە چوارخۆرنەوە لەگەڵمانە ڕاستخان سڵاوت لێبێت ڕاستخان سڵاوتان لەبێت دەنگی تۆ بە من دەگات زۆر سپاس لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە فەرموون ڕاستخان پێتان وایە کە کێشەکان لە هەرێمی کوردستان بۆ چارەسەر نابن هۆکار چییە؟ لەبەرەوەی هەر ئەوان بوو ئێستا سەر ئەوان دەبێت یعنی لەبەرەوەی کە ئەوان لە دەسەڵاتن بۆیە کێشەکان چارەسەر نابن خەڵک بۆ خۆیان دەنگی پێدەون وایە ئەدی خەڵکە پارتیەوان دەدەنگێنا و یەکێنا و بەس چارەسەر بێت هەر ئەوانە ئێستا سەر ئەوان دارن سەر بەڵێ ڕاستخان پێتان وایە کە لە داهاتوودا ئەم هێزانەی کە حکوومەت پێک دێنن حکوومەتێکی جیاواز بێت وە کێشە و گیر و گرفتە سەرەتایەکانی ژیانی هاوڵاتیان چارەسەر بکەن؟
كورونا والله كنت هاي أمان دين وقت كل بس تعرف تبي بەڵێ بەڵێ سوپاس بۆ ڕاستخان لە چوارخۆرنەوە وا دیارە کە دەوروبەری قەرەباڵخە سوپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان بوشراخان لە هەڵەبجەوە فەرموو بوشراخان. سلام علیکم کاکە تەماشی. زۆر سپاس بۆ بەڕێستان. سلامەتی بەسپاس. وەڵا بۆچی حکومەت ئێرەم کەتەی سوتەمەنی کارەبا چارەسەر ناکات خۆی چارەسەری ناکات. من دڵنیام ئێستا یەکێک یۆکتۆ یان هەر کەسێکی کەس بێ ئەتوانێت بە 2-3 مانگ چارەسەری کارەبای هەموو کوردستان بکات. حکومەت خۆی نایەوێت و ئینجا کەسەکانیش خەڵکەکەی شایستەی ئەوەیە کە حکومەت ئاوای لێ بکات مناڵێم. خەڵکەکە شایستەی ئەوەیە کە حکومەت ئاوای لێ بکات کەواتە وڵاتیان بۆچی گلەی دەکەن. ئەمە شتێکە بەسەراناتەوە کە خۆیان شایستەی ئەوەن. بە دڵنیایە ئێستا ئەگەرەتەوەرەکەش لانەیە قسەیەکی کە بکەم ئێستا کاری خۆبەخشی هەر خەڵکەکە نەبوو حکومەتی فێر کرد ئێستا بۆ خۆی حکومەت ئەڕۆن لە دایرەکانی دەڵێن تەواو پێویستمان پێتان نەماوە ئیشەکانی خۆمانمان پێ کردووە بۆ نمونە کارمەدانی تەندروستی ئەڵێن نابێت کە خۆبەخشیەکەش مامۆکە نابێن هەر کێشەکەش خۆن لە نەخۆشخانەکان ئەمە خەڵکەکە شایستە نییەوە حکومەت وای لێ بکە. بەڵێ سپاس بۆ شفاخان لە هەڵابجەوە سپاس بۆ سەرنج و کێمەنتەکانی بەڕێزیشتان. بەڕێزان دەمەوێت ئاماژە بۆ کۆمنتانەی دیکە بکەم. حسێن محەممەد دەڵێت ئەگەر کێشەکان چارەسەر بکرێ ئەی چۆن داهاتیە وڵاتە بخۆن. دیارەکە بە کۆمنتی بەڕێزیان ئەم وڵاتە بۆی کێشەکان چارەسەر نابن تێیدا بۆی کە گەندەڵی بکرێ بۆی کە سەرەت و سامان بخورێت. سەردار سەر دەڵێت خەڵک خۆی ئەمانی هەڵبژاردووە دەبێت خێرانەکانیش قبول بکات. هێمن سای دەڵێت تا دەسەڵات بەدەستی ئەم دوو بنەماڵەوە بێت چارەسەرکردنی زۆر زەحمەتە. یوسرا کەمال دەڵێت لە ماوەی 28 ساڵدا چارەسەر نەکراوە تازە چاوەڕی چیان لێ دەکرێت. یوسف سەرکۆ دەڵێت چارەسەرکردنی چی ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار. بەڵێ لە ساڵی 92ەوە ئەم هێزانەی کە حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن یەکەم حکوومەتی خۆماڵی کوردیان پێکێنا یەکەم پەرلەمان یەکەم ئەنجومەنی وەزیران یەکەم ئەمانەی کە بە سیستەمێکی حکومڕانی بە سیستماتیک بە دوایەکدادێن هەموو ئەو یەکەمانان پێکێنا بەڵام هاوڵاتیان تاوکو ئێستاش لە خەدەمات و لە خزمەتگوزاریە سەرەتایەکانی ژیان لە هەرێمی کوردستان ڕازی نین. بەشێک لە کۆمەڵگا دەستی بە شوێنی باش گەیشتووە و پڕە. بەشێکی دیکە لە کۆمەڵگا دەستی بە شوێنی باش نەگەیشتووە و کوردوتەنی خڕائیتر تەنها ئەوەی کە پێی دەژی ئومێدە لەم وڵاتەدا. بۆیە دەبینین کە پۆل گەنجان لە هەرێمی کوردستان پۆل گەنجان لە هەرێمی کوردستان وڵات جێدێڵن و ساڵانە دەیان گەنجی ئەم نیشتیمانە کە دڵیان پڕ لە هیوایە دڵیان پڕ لە ئاوات بووە بۆ داهاتووی خۆیان و کەسوکاریان بەڕاستی گەیشتونەتە ناومێدیەکی قوڵ لە چارەسەرکردنی کێشەکان. ناومێدیەکەشیان تەنها لە دوو هێزی دەسەڵات نییە. بەڕاستی لە هەر وڵاتێک لە هەر بیئێک ئەگەر ئومێدێک بایسێ خەڵکی لە دەوری کۆ دەبنەوە. بەڵام گەنجان هاوڵاتیان لەم سەردەمەدا تاڕادێکی زۆر خوێندەوارن و درک بە ڕاستیەکان دەکەن واقعەکان دەخوێننەوە دەزانن کە زۆر جار ئومێدێک نەماوە بەر لەوەی ئەم پەیوەندیە وەربگرم. بەڵام ئێمە هەر نابێ ناومێد بین دەبێ ئومێد دروستکەین و ئیشی لەسەر بکەین. کاگیاسین لەکوێوە لەگەڵمانە لە هەولێرەوە لەگەڵمانە. کاگیاسین سڵاوت لێبێت فەرموو. الو السلام علیکم. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاگیاسین برای بەڕێزم بە نسبەت کارەبا وەڵڵاهی هەستەندە حکومەت کارەباکەمان کەمەداتێ بەس ئێمە دەستی پێوە ناگرین. بەڵێ ئەوە یەک. دوای حکومەتی خوا دەزانی چارەسەرکردنی کێشەی حکومەت وەزیری زراعە وەزیری زراعە لە حکومەت بوو 180 کێشەکانی دیارانی سەرف کردووە ئەگەر بێ و پارەی تری لەبەردەستی بایە و هەموو وەزیرەکانی حیزبەکان ئەو ئیش و کارەیان بکرد بایە لەناو وەکو وەزیری زراعەی حکومەت 180 چارەسەر دەبوو. بەڕاستی یعنی
نەکبرێ ئەوە لەبەر ئەوەی ئەو شتەکەی بەجددی دەکرد خەرچی گوێ لێ دەگرت یعنی ئەوە تەفەر لە بۆ باینی لە بۆ کارەبا و ئەوانە کو منعی کرد حکومەت منعی کرد بەجێوی کرد بەس وەزیرەکانێکی وەکو یان بکرد دایێ هەموو کار سەر دەبوو هەر حکومەت خراپ نییە برێ هەر حکومەت خراپە خوا دەزانێ حکومەت لە من و لە تو لێ تر پێقاتیە وەیە یان نا کاگەسین بەڵام بۆچی هاوڵاتیان هەمویان دەنگ بەم هێزە نادەن کە بەم جۆرە وەزیرەکانی زۆر ئیش دەکەن و لە ماوەی 4 ساڵدا دەتوانن کێشەکان بە تەواوەتی چارەسەر بکەن ئایا هاوڵاتیان باش و خراپەکان نابینن ئایا هاوڵاتیان باوەڕیان بەوە نییە کە چارەسەری گرفتەکان لە هەرێمی کوردستان لە سەردەستی هیچ کەسێک و هیچ حزبێک بکرێت یاخود هۆکار چییە هاوڵاتیەکان زۆرینە زۆر جار ئەوەی کە بەڕێستان ئاماژەی پێ دەکەی دەنگی پێنادەن هاوکاران ئاماژە بۆ دەکەن کە پەیوەندەکەی پچڕە تەمەنام دەکرد کە بتوانێت وەڵامیان پرسیارم داتەوە بەڕێزان بۆچی حکوومەتی هەرێم کێشەکان چارەسەر ناکات دیارە لە هەر بیئێکدا دەمەوێت ناوەناوە کە تەفاسیلێک بە بابەتەکە بدەم لە هەر وڵاتێکدا لە هەر بیئێکدا بەڕاستی پرسی حکومڕانی بابەتێک نییە پەرداخێک ئاو بێت و بخورێتەوە و کێشەکە چارەسەر بێت یونێتی بشکێ ئەمە زنجیرەیە بەڕێوەبردننی وڵات زنجیرەیەکی خولاوەیە کە کۆمەڵێک شتن بە دەوری یەکدا کاتێک کە خەلەل لە خاڵێکدا دروست دەبێت خەلەل بۆ مەرحەلەی دوای خۆی دروست دەکە ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا پێی دەوترێت گەندەڵی بە تاڵانبردننی سەروەت و سامانی گشتی ئەوەی کە پێی دەوترێت چارەسەر نەکردنی کێشەکان دابینەکردنی کارەبا و سوتەمەنی خراپی ڕێگەوبانەکان ئەوەی کە پێی دەوترێت دیاردەی چەکداری کە تاوەکو ئێستا کۆنتترۆل نەکراوە ئەوەی کە پێی دەوترێت کێشەی هاوڵاتی بەگشتی لە ناو کۆمەڵگەدا کە بەگشتی بە فۆرمە عامەکە خۆی لە دەیان و سەدان کێشەدا دەبینێتەوە تەنها گەنداڵی نییە تەنها دزیکردنی لایەنێکی سیاسی نییە ئەمە زۆر جار ئەگەر خوێندنەوەیەکی بابەتیانەی بۆ بکەی زۆر هۆکار هەن بۆ چارەسەر نەکردنی ئەم کێشانە تەنها خواردنی و بە تاڵانبردنی بیری نەوتێک نییە لەلایەن کەسانێکەوە کێشەکان زۆر قوڵن بەڵام من تەمەنا دەکەم کە ئێوە لەسەر هۆکارەکانی چارەسەر نەکردنی کێشەکان لە هەرێمی کوردستان کێشە گەورەکان بدوێن نامەوێت سەرنجی خۆم بخەمە ناو بابەتەکانەوە بەڵام ئەوەی کە لەسەروی هەموویانەوە لە لووتکەی هەڕەمی کێشەکەدایە ئەوەیە کە لە وڵاتێکدا دەژین بەڕاستی هێز و لانە سیاسەکان لە بینی خواندا تەبانین کاتێک ئەحمەد مەحموود قادر کاتێک کە ئەحمەد دەسەڵاتی لە بەردەستدایە دەوێت شتێکی باش بکە مەحموود و قادر زۆر جار کێشەی بۆ دروست دەکەن کاتێک کە شتی باش ناکە جارێکی دیکە کێشەی بۆ دروست دەکرێت نایەن هەمویان لەسەر خاڵێک دابنیشن و کۆک ببن یعنی پرسیارە جەوهەریەکە ئەوەیە ئایا ئەم چەند هێز و لانە سیاسانی کە لە هەرێمی کوردستان بە فیعلی خۆیان نانەوێت کە چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان بکەن یاخود دەیانەوێت و ڕێگەیان پێنادرێت لە گدلان وڵاتانی هەرێمی و وڵاتانی دەرەوە بۆەوەی کێشەکان بەم شێوەیە بەردەوام بن و دەوروبەر وڵاتانی دراوسێ قازانچکەن ئەگەر بە فیعلی خۆیان نانەوێت کەواتەمانە دڵسۆزی هاوڵاتیان نەبوون ئەگەر دەوروبەریش نایهەوێت کەواتە ئەوان ڕاستیان نەکرد لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ میلەت کە هەوڵی باشکردن و چاکردنی ژیان دەدەن هەموو هێزەکان بەبێ جیاوازی کەواتە چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان کێشەی ئاو کارەبا کێشەی ڕێگەوبان چەک دزی نازانم ئەو کێشانە لە هەرێمی کوردستان پێویستی بە دڵسۆزی هەموو لایەکە پێویستی بە لەخۆبردووی هەموو لایەکە سەرکردەی هێزێکی سیاسی بە غەیری عینادی واتە لە ڕێگەی نەرمونیانی دەبێ ئامادە بێ پێڵاو بۆ سەرکردەی هێزێکی کەدانێ گەورە بێ بۆ بچووک یاخود بچووک بۆ گەورە بەبێ جیاوازی تەنها و تەنها لەبەرەوەی کە ئەم هێزانە بەرامبەرەکانی خزمەتی هاوڵاتیان بکەن بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا دەبیندرێت زیاتر نیەتەکان عینادین نیەتەکان سیاسین نیەتە گەورە ئاعتراف بە بچووک ناکە بچووک ئاعتراف بە گەورە ناکە کوردوتەنی وەکو گوندی فرەشوێخای لە هاتووە بۆیە تاوەکو ئەم کێشانە لە بینی سیاسیەکاندا چارەسەر نەبن بەڕاستی ئەم کێشە بچووکانی ناو هاوڵاتیانیش چارەسەر نابن بۆیە پێویستە کە
ئەوانەی کە جێگەیان نەرمە، ئەوانەی کە جێگەیان گەرمە، خەم لە چارەسەری کێشەکانی هاوڵاتیان بخۆن، نەک بە پەیوەندیەکی یەک دوو هاوڵاتی لە هەرێمی کوردستان. کۆتا پەیوەندی هاوکارانم کێم لەگەڵدا. کاک ئاسۆ لە زەرگوێزەوە لەگەڵمانە. کاک ئاسۆ سڵاو لێبێت. بەڕێستان پێتان وایە کە کێشەکان بۆ چارەسەر نابن؟ وەڵی کێشەکان بۆیە چارەسەر نابێ، ئەمە نە پەیوەندی حکومی و حیزبی زۆرە، ئەوە نە زۆرە، کەس خۆی بە خاوەنیە وڵاتە نازانێت. چۆن؟ باشە با لە ئێوە دەست پێ بکەم قەیچێکە با ئێوەی ئیسلامی لەگەڵ ئەم ئیلبانیانەیە تۆزێ نەرم بن بیان خەنە سەر ڕێگە. ئەی ئیسلام بۆچی هاو؟ ئیسلام هاو ئەو هەموو فیرعەونەی فێری ژیان کرد، وایە؟ بەڵێ. باشە ئێستا ئەم دوو حیزبە ناتوانن ئێوەی ئیسلامی ڕێگەیان پێپشان بن بە نەرمونیانی نەک بە تووڕێ و بە توو هەڕەشە و بەستێگان. باش پێتان وا بۆ کە لە 8 ساڵی ڕابردوودا ئەم هێزانە ڕێگان نیشانداون بەڵام بە تووڕەیی بووە. کەسێ پێ بڵێ باشە لایەنێک دروست بوو وتی ئەی گۆڕین، لایەنێک دروست بوو وتی جیهاد دەکەین، لایەنێک دروست بوو وتی بە قەڵەم بیکەین. باشە پارتی و یەکێتی بوو بەوەی کە نەتوانین نە بە چەک نە بە قەڵەم نە بە تێگەشتن بیخەینە سەر ڕێگە. ها بەڵێ چۆن دەخێنە سەر ڕێگە؟ یەک بگرین کاکە وەڵڵاهی پارتی و یەکێتی هەمووی کۆ بکەیتەوە 10,000 کەس نییە بە چەکاریەوە بە سەرکردەیەوە بە لایەنگیریەوە ئەوانە درۆیە ئەڵێ ئەوەنە کورسیەوە کورسێ وازەوە بێرن. بۆچی ناتوانن ئێوە 5 لایەنی کە هەیە لەم بەرەی ئەم لاوە دێ لە پارتی و یەکێتی ناتوانێت ئەم 5 لایەنە ناتوانێت یەک بگرێت کاکە بە تێگەشتن، کاکە بە پاڕانەوە، کاکە بە خۆبیشانە، کۆڵنێ تاک و سوتەمەنیمان بۆیە، کۆڵنێ تا کارەبامان بۆ تاکە هەر لە ئێستەوە هەر لە بەیانیەوە هەر ئیتر نەک لە سەرکردەکانی ئەم 5 لایەنەی کە لە ماڵەوە دانیشی هیچ پێک نەکا ئێمە برژێنە سەر جادە بۆ ئەوان. خۆ لەوانەیە ئێوەش بێنە سەردەخل لەوان باشتر نەبن با من وایی بڵم. خۆ لەوانەیە ئەوەی کە باوەڕی هەر بە چەک نییە بێتە سەردەخل هەر لەوە خراپتر بێت. بۆچی هەمومان لێن بە ڕێک و بێگی کاکە پارتی زۆر خراپە با لەگەڵ ئەم خراپەیە چاک بین بیخێنە سەر ڕێگە، یەکێتی زۆر خراپە با لەگەڵ ئەم خراپەیە چاک بین تا یخێنە سەر ڕێگە. پێتان وایە کە گەورە وان نییە ئێمەش حەق قسە ئەکەین هیچی کەمان نییە. بەڕێستان پێتان وایە ئەو هاوڵاتیایی کە بۆ کێشەی کارەبا دێتە سەر شەقام کێشەی هەیە یاخود بۆ کێشەی نێوە دێتە سەر شەقام کێشەی هەیە وایە بە فعلیەمە ڕاستە؟ من ئەڵێم هەمومان کێشەمان هەیە، ئەم وڵاتە پڕپڕە لە کێشە، ئەم وڵاتە وێران بووە بەڵام بە قسە چارەسەر ناکرێت ئیلا بە عەمەل نەبێ، ئیلا بە کردەوە نەبێ، ئیلا بەوە نەبێ. بەڕێستان ئەم کردەوانە دەبینن کە تۆ بێ دەستی بخەیتە دەستیەویکەوە هەمومان بە ڕێک و پێکی قەیسەر یا بڕوخێنین یا تاکی بکەین. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کۆتا پەیوەندیە ماڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک بووی. بەڕێزان بەڕاستی کاتێک کێشەی سوتەمەنی کارەبا ئاو هەموو کێشانی دیکە چارەسەر دەبن کە سەرۆکی حەزبەکان خۆیان لە ماڵەوەدا ئەم کێشیان هەبێ لەسەرمان هەڵلەرزن بەڕاستی لەگەرمان ئارەق بکەن نەک ئارەقی شەرمەزاری کە نایکەن. بەڕاستی اینجا هەوڵێکی جدی دەدەن تاوەکو ئازارەکە بەناخی خۆیان نەگات بەڕاستی ئامادەنین بەم جۆرە چارەسەری کێشە و گیر و گرفتەکان بکەن و تەنها قسەی سەر شاشە و میدیاکان دەبێت. تا بێگەیشتنەوە لە ئاڵلقەیەکی دیکەی دوانگەی خەڵک هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرم. کاتێکی خۆش.